فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان، ئەم قورئانە کە لە مانگی ڕەمەزاندا و لە هەموو کاتێکا لە خزمەتیاین، قورئان یەکێک لە نازناوەکانی فورقانە، ناسێنەری دوو ڕێیانەکەیە، دوو ڕێگا لە بەردەمی مرۆڤدان، بەهەشت و دۆزەخ. تەرازوویەک هەیە تۆی موسڵمان خۆتی پێ بچێشە، بەڵام گرفتی ئێمە ئەوەیە بەو تەرازووە خەڵک دەچێشین. نەخێر هەر یەکێک لە ئێمە ئەم وتاریکە ئەم شەو عەرزتانی دەکەم لە زنجیرەواسی بزانەدا، هەر یەکێک لە ئێمە سەیری هیچ کەسێکی تر نەکا، تەنها خۆت بچێشە و هەڵی سەنگێنە بەم ئایەتە قورئانیە. بزانە بەویستی خوای پەروەردگار و بەڕەحمی خوا تۆ بەهەشتی یان دۆزەخی. بزانین چێ بەهەشتیە. عەرزم کردن تەرازوەکە بەکار نەهێنین بۆ هەڵسەنگاندنی بەرامبەرەکانمان، بەڵکو هەوڵ بدەین خۆمان بپشکنین، تەماشایەکی خۆمان بکەین. لە سوورەتی ئەننازیعاتدا لە ئایەتی 34 تا 41 لە خزمەتی ئەو کۆمەڵە ئایەتەدا دەبین کە خوای پەروەردگار دەفەرمێ: فإذا جاءت الطامة الكبرى، کاتێک کە قیامەت هات، یەکێک لە ناوەکانی قیامەت خوای پەروەردگار لە سوورەتی ئەننازیعاتە ناوی ناوە الطامة الكبرى، یعنی کارەساتە هەرە گەورەکە، ئەو ڕووداوەی کە ئینسان هەرچی بینیویەتی پێشتر هەمووی لەبیر دەچێتەوە. کوردواتەنی تەنگانە دەبڕێ، ئەڵێن موسیبەتی وا هەیە موسیبەتی پێشتر لەبیر دەباتەوە، ئەوەی دوایی خوا پەناماندا ئەوەندە گەورەیە کە نەفخی دووەم لێدرا، هەرچی مرۆڤێک لە باوکە ئادەم و دایکە حەواوە تا ئاخر نەفەری سەر زەوی هەبووە کە هەمووی مردووە، بە یەک کەڕەت هەر هەمووی زیندوو دەبێتەوە، هەمووی زیندوو دەبێتەوە، بەرەو گۆڕەپانی مەحشەر بەڕێ دەکەوێت. خوا دەفەرمێ ئینسان لەو وەختەیە ئەوەندە سام و هەیبەت دەیگرێ، هیچ شتێکی پێشی تری نەبینیوە لەوە سامناکتر، هیچ ڕووداوێک لەوە گەورەتر نەبووە. ئەو هەموو ملیارە ها مرۆڤە کە هەر خوا دەزانێت چەند بووە لە سەر زەویدا و چەند دوای ئێمە دێ، هەمووی بە یەک جار لە مەیدانی مەحشەرا زیندوو دەبێتەوە. خوا دەفەرمێ یەومە یەتەذەکەڕ الئینسان ما سعى، لەو ڕۆژەدا بەڕێزان ئینسان شریتی تەمەنی دێتەوە یاد. ئەو وەختێک کە ئینسان زیندوو بۆەوە، یەکسەر لە بیریا دێ چی کردووە لە چاکە و خراپە دێتەوە بەرچاوت. جا ئینسان لە چەند کاتێکە ئەمە دەبینێ، هەر لە دنیاشە، ئەو وەختەی ئینسان لە لەحزەی ڕۆح دەرچوونایە بە چەند چرکەیەک شریتی تەواوی تەمەنی دێتەوە بەرچاوی. چ خراپەیەکی کردووە، تەنانەت ئەوانەی بکوژن خوا پەناماندا، لەو کاتەیە کوشتنی ئەو مرۆڤانەیان دێتەوە بەرچاو کە بە نەحەق خوێنیان ڕشتون. ئەوەی کەواستەمی کردووە، ئەوەی کەوا بوختانێکی کردووە، یەکسەر شریتی تەمەندێ. ئێمەش بەویستی خوای پەروەردگار جەنابەت ئێستا کە لە ماڵی خواتای، وەڵڵاهی لە سەرمەرگە ئەو شریتانە دێنەوە بەرچاوت. شەوێک ئاوا دانیش بووم لە ماڵی خوادا، بەوە زۆر دڵخۆش دەبی. جا خۆش بە حاڵی ئەوەی شریتی چاکەکانی ئەوەندە زۆرن خراپەکانی دادەپۆشێ. ئینسان لە کاتی نەخۆشی سەختیشە کە نەخۆشیەکەی ئەوەندە سەختە خەریکە بێهۆش دەبێت، تەقریبەن بیری لای دنیا و دەوروبەر نامێنێ. لەو کاتی نەخۆشیە سەختانشتا خۆشەویستان ئینسان شریتی تەمەنی دێتەوە بە بەرچاویە. دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەیدا تەفسیری نابلوسی لە بەرگی دەدا لە لاپەڕی 238 دەفەرمێ کابرایەک دیارەوە لە شام لە دیمەشق ڕوویداوە، لەگەڵ خێزانەکە لە ئۆتۆمبیلا دەبن، ئەگەنە ترافیک لایت، ترافیکەکە وەکوانی خۆمانجارە چوارڕیانێکە زۆری پێدەچێت، 2 دقە هەتا دەکرێتەوە. لەو کاتەیە کابرا دڵێت دڵم ئازاری هەیە، هەرچی لەشی هەیە عەرەقە دەکاتەوە، دیارە ئەزمەی قەلبی جەڵتەی دڵ لێداوە، جەڵتەیەکی دڵ لێداوە، بە خێزانی ئەڵێت تەواو بووم، دەستم شل بوو، هەموو لەشم عەرەقی کردەوە. قەدەری خوای گەورە ئەو ساریکە لە دوای ئەوە دەبێت لە برادر دڵسۆزەکانێتی، قەدەری خوا ڕێک سارەکان بەیەکەوەیە.
ژنەکەی هاوار دەکات و جامەکان دەکاتەوە و ئەڵە خەڵکی نەفریامان کەون ئەو برادەری دابەزێ ئەڵە چی بخوشکم ئەڵێ وەڵا فڵان کەسەوە تاوە خەریکت بورێتەوە دەیخاتە ناو ئۆتۆمبیلەکەی خۆیەوە و مرور سیارەکەی بۆ لادەبە دەیگەێنە نەخۆشخانە و دەیبەنە بەشی بورژانەوە و چاودێری ورد و ئەوانە کابرا لەوە دەچێت کۆتایی ژیانی بێ بە خێزانی و بە هاوڕێکەی دەڵێت تکایە تەسجیلێکم بۆ بێنن دیارە ئەو کاتەوە مۆبایلە زیرەکانە نەبووە تەسجیلێک و کاسێتێکی بەتاڵی بخەنە سەر هەندێک قسەم هەیە ئیتر ئەوە ئاخر لە حەزاتی ژیانمە ئیعتراف دەکا بەوەی ماڵی فڵان کەسم خواردووە دزیم لە فڵان کەس کردووە غەشم لە فڵان مامەڵەدا کردووە ئەو دوکانەی کە هەم بوو لە برادەرەکەم بەخوا بەغەدر داگیرم کردووە تکایە با نەیگەیانمە قیامەت کە مردم ئەم شتانم بۆ جێبەجێکەن هەمووی دەڵێ دوای ماوەیەک دکتۆر دیارە بۆریەکانی دڵی دەکرێتەوە و کۆمەڵی عیلاجی بۆ دەکرێت دێتەوە سەرخۆ دەیهێننەوە ماڵەوە بە خێزانی دەڵێت کوا شریتەکە کاسێتەکە لەکوێ ئەو ڕۆژە لە خەستخانە پڕم کردەوە لەن وەڵا ئەوەتە ئەیشکێنێ ئەڵێ لە هەمووی پەشیمانم ئەوە هیچ نەبوو هاشە و باشەی کاتی مەرگ بوو پەشیمان دەبێتەوە قەدەری خوای گەورە هەشت مانگی پێ دەچێت دوای ئەو ڕووداوە ئەم جاریان جەڵدە لێداتەوە بەڵام ئەم جاریان کۆتاییەتی فریای خەستخانە ناکەوە هەل لە ماڵەوە دەمرێ بەو هەموو گوناهانەوە ڕۆیشتە دیوانی خوا پەروەردگار یەکەم جار ئینزارێکی دایە تۆ بەرەو مردن دەڕۆی چاو لێ لەو لەحزەدا پەشیمانی لە هەموو ئەو غەدرانەی کە کردوتن تخوا پاکم کەنەوە تخوا گردن مازاکەن بۆیە ئەو ئینزارانە دەدرێت بە هەر یەکێک لە ئێمە بەڕێزان خوای پەروەردگار دەفەرمێ یەومە یەتەذەکەڕ الئینسان ما سعى کە زیندوو بووینەوە لە مەیدانی مەحشەرا شریتی تەمەنمان بە چاکە و خراپە هەمووی دێتەوە بەرچاو وبرزت الجحیم لمن یەڕا هەموو کەسێک کە دەبینێت دیارە هەموو کەسێک ئەوانەی نابیناشن ئەو کاتە چاویان دەبینێتەوە جەهەنەم دەهێندرێ دەرگاکەی دەکرێتەوە خەڵکینە ئەوە جەهەنەمە ئەی ئەو بێبڕوایانەی گاڵتەتان بە جەهەنەم دەهات ئەو بە چای خۆتان بیبینن ئەی ئەو ئیماندارە خوای پەروەردگار فەرمانی بە من و بە تۆ نەکردووە دەست بەرداری دنیا بە هەرچی خۆشی دنیا بێ نەتەوێ هەرچی جوانی دنیا بێ لە تۆی موسڵمان حرامە نا والله دنیای جوان و خۆش بۆ موسڵمان باشە کە لە سنووری خۆیان بەکاری دێنێ بەڵام خوا دەفەرمێ تۆ بڵێ خوایە دنیام جوانکەی و قیامەتم جوانکەی ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار بەڵام کەسێک و ئاثەڕە الحیاة الدنيا شعاری ئەوە بوو دروشمی ئەوە بوو ئەو نانە ئەمڕۆ لە خوانە خوازانێ قیامەت دەبیان ناجا بۆ من خۆشی لەزەتی خۆم لە دەست خۆم دەم هەر کەسێک ئاوا بیر بکاتەوە ئەوە دید و تێڕوانی نەبێ بۆ ژیان یەقینتان بێ فإن الجحیم هی المەوە ئەوەکو هاوکێشەی کیمیایی وایە ئەم بەری یەکسانە بەو بەر هەر کەسێک فأما من طغى وآثر الحياة الدنيا یەقینتان هەبێ فإن الجحیم هی المەوە ئەوە جەهەنەم جێگای ئەو کەسەیە ئەوە مەوا و شوێنی مانەوەی دۆزەخە خوا پەناماندا لێرەدا پرسیارێک دەکرێت کەسێکی بێدین دەڵێ باشە بۆ خوا مرۆڤەکان دەخاتە جەهەنەمەوە بۆ دەبێت بەو ئاگرە سووتێنەرە بیان سووتێنێ ئەوە ستەم نییە خوا چی ئیشی بە سووتاندنی مرۆڤەکانە لە جەهەنەمە لە وەڵامی ئەو کەسە بێدینانە دەڵین کاکە لە دنیادا ئێوەش کە بێدینن کە بڕواتان بەخوا و بە قیامەت نییە هەروە دەکەن ئەی کوا مافی مرۆڤ ئەی کوا ئازادی ئەی بۆ ئێوە پێشێلی دەکەن ئەگە بە حیساب چوونە دۆزەخ پێشێلکردنی ئازادی و مافەکانی مرۆڤە باشە کەسێک کە سنووری بەزاند کەسێک کە دزی کرد کەسێک چوو ماڵی خەڵکی بڕی دوکانی خەڵکی بڕی سیارەی خەڵکی فڕاند کەسێک کە بە ناحەق خەڵکی کوشت کەسێک خەڵکی سووتاند کەسێک کەوا لە حەدی خۆی زیاتر ئۆتۆمبیلی لێ خوڕی خۆی کێشا بە سێ نەفەرە و خەڵکەکانی کوشت هیچ پێویستی بەوە نەدەکرد خەڵک لە 200 ئۆتۆمبیل لێ بخڕە چکارە ساتێک دەقەومێ لەو شارانەدا ئەمە کە لە سنوور تۆ چوویتە دەرەوە تەغات کرد باشە حاکم چی لێ دەکە حاکم دەڵێ کاکی دەست کاکی مرۆڤ کوش کاکی لێخوڕینی سارە بە سەرکەشانە ئاتخوابی بن لە پارک و حەدیقە و باخچەیەکە خزمەتی بکەن لە ناو گوڵ و گوڵزارەوە هەر ڕۆژی حیوانێکی بۆ سەربڕن و گۆشتی بۆ برژێنن تخوا کەس لەو حاکمە قبوڵ دەکا شتیوە هەر کە سوکاری کوژرا و قبوڵیەوە دەکەن حتا کە سوکاری کەسێک لێ دەکوژرێ حاکم ئەوە کەی حکمە کاکە لە سجنا بە خێوی دەکەن تۆ دەچیەوە بەسەر ماڵی خاڵیدا 4 دینار و دۆلارت کۆ کردوێتەوە بۆ ڕۆژێکی تنگانە بە ڕەنجی شەرشان بە عەرەقی نێوچەوانی خۆت و خێزان و منداڵەکانت کە چوویتەوە قاسە و کاسەت بڕدراوە ماڵت شکاوە تخوا گلەیی لە حاکمەکان و دەستگاکانی حکومەت ناکەین دەڵێن کاکەی ئێوە دزەکان بە خێو دەکەن
خە شوێنیان خۆشە حەقوا بوو سزایان بدەن وانە کەسبیل لە مافی مرۆڤ و ئازادی دەکاتەوە چونکە ئەوانە حەق نییە ئەوە دەبێت شوێنیان سجنێکی ناڕەحەت بێ بۆی دەرس و عیبرەت وەرگرن بۆ خۆیان و ببنە دەرس و عیبرەت بۆ کەسانی خراپەکار کەسێک نەخۆشە تەواوی ناوسکی بۆتە ئیتیهابات تخوا معقولە بیبەیت لە مەطعمێکی ڕاقیدا لە ئوتێلێکی 5 ستیلێدا خزمەتی بکەیت نەوەڵڵا ئەوەی کە دڵسۆزی بێ ئەبیبا بۆ نەخۆشخانە چونکە ئەو لەوێت بە قوربان تامم ئێرە شوێنی من نییە کوڕە من خۆ هیچم بۆ ناخورێ من وێرانم بم بە نەشتەرگەریم بۆ بکەن ناوسکم لەو ئیتیهاباتە پاککەنەوە لەو ئازارە ڕزگارم کەن بۆیە ڕێک عەدلی خوایە هەر کەسێ سنوورەکانی بەزاند هەر کەسێ وای زانی دنیا دەبێت بەرد بەرەڵا بێ خۆت بژی بەخۆشی خوایە کرد هەمووی کەس بێ دەست بێ قاز دەبوو ئەوە بە عەدلی خوا بە شوێنی جەهەنەم بێ وایەنە هەر دادگای دنیا پێمان دەڵێ خوا چەند عەدلە معقولە ئەوانە بخەیە بە هەشتەوە هەروەکو معقول نییە کابرای دز و پیا و کوژ و مرۆڤ سووتێنەر بیخەیتە ناو پارکێکی خۆش و خزمەتی بکەیت هەر هیچ یاسایەکی سەر ئەم زەویە هیچ بێدینێک ئەوەی قبوڵ نییە بۆیە عەدلی خوای پەروەردگارە بەڵێ هەر لە دنیادا ئەو کەسانەی کە هیچ حسابێک بۆ بنەمایەکی ئاینی ناکەن لەلای ئەوان حەڵاڵ و حەرام بوونی نییە هیچ بنەمایەکی کۆمەڵایەتی نەریتێکی باب و باپیرانی ڕەسەن و پەسەند عرفێک نەریتێک ناڵم هەموو نەریت و عرفێک چاکە ئەوەی کە ڕەسەنە ئەوەی کە پەسندە ئەوانە حساب بۆ هیچ نەریتێکی جوانیش ناکەن ئەوانەی حساب بۆ یاسا و قانون ناکەن ئەوانە ژیانی خەڵکیان کردۆ بە دۆزەخ هەر ئەوانەی بەڵان بۆ ئەم وڵاتە بۆ ئەو میلەتە هەر ئەو کەسانان کە حساب بۆ شەرع ناکەن حساب بۆ قانون ناکەن حساب بۆ داب و نەریتی ڕەسەن و پەسند ناکەن حساب بۆ داب و نەریتی کۆمەڵایەتی جوان ناکەن ئەوانە بەردی خڕی ناو کۆمەڵگان لە هەر ماڵێکا بن ئاژاون لە هەر گەڕەشێکا بن وێرانن لە هەر شارێکا بن ڕەمزی ناشرینی ئەو شوێنن بەڵێ ئەوە دۆزەخیەکان ئەوانن ئەی بەهەشتیەکان چێ بەهەشتیە وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى پشکنینێک بۆ خۆت بکە بزانە تۆ لەو کەسانەی ئێمە لە زنجیرە باسی بزانە داین ئەڵێم بزانە سەیرێکی خۆت بکە وأما من خاف مقام ربه هەر کەسێک بیری قیامەتی هەبوو هەر کەسێک بیری ئەوەی هەبوو خوایە دنیا هەروە ڕووناک نابێ لە دوای مردن نابمەوە خۆڵ جارێشکە زیندوو دەبمەوە لەبەر دەمی پەروەردگارە دەوەستێندرێم هەر کەسێ حساب بۆ قیامەت بکە سەیری خۆت کە چەند جار لە ژیانە شتی بێ شەرعی هاتۆتە بەردەمت لەبەر خوانت کردووە لەبەر حسابی قیامەت دەستت کێشاوەتەوە بزانە لەبەر خوا و حساب و لێپرسینەوەی قیامەت واز لە حرام هێناوە لە ژیانتدا ئەگەر هەتا بەخوازیەکات بەهەشتە یوسف ئاسا یوسفێک سەلامی خوای لەسەر بێ هەموو هەلێکی خراپەی دێتە بەردەست گەنجێکە ئارەزوەکانی لە ئەو پەڕیدان تازە پێدەگات تازە لاوە لەو کاتەدا هەموو خولیای گەیشتنە بە ڕەگەزی بەرامبەر لە شوێنی غەریبایەتیە لە وڵاتی خۆی نییە چونکە ئینسان تۆ لەم شارەدا بژی لە ناو کوردەکەی خۆتا لە ناو خزم و کەسوکاری خۆتا بەڕێزان زۆرتر خۆل لە گوناه دەپارێزی بەڵام تۆ بچێ ئەوروپا بچێ ئەمریکا لە شارێکە کەس نەناسێ ئەڵێ خۆ کەس نامناسێ خۆ کەس چاوی لێم نییە تا شەرمی لێ بکەم یوسف لە وڵاتێکی بێگانەدایە خزم و کەسوکار و باوک و براو کەس ئاگای لێ نییە داواکار ژنێکە ئافرەتەکە داوای لێ دەکا بۆ خراپە ئافرەتەکە ئافرەتێکی ناشرین نییە لەوە جارێک کوڕێک حەزی بە ئافرەتێک نەبێ ئافرەتەکە لەو پەڕی شۆخ و شەنگیدایە ئافرەتێکە خانمی کۆشکە شوێنەکەش ئەمینە شوێنێکی ئەمینە وەغەلەقەتی الئەبواب نەک دەرگایە کۆمەڵە دەرگا داخراوە هیچ مەترسی لەسەر نییە دڵنیان کە ناژیرێ یوسف دڵنیایە کە هەر گومانیشی پێ نابرێ هەر وەختێ ببیندرێ لەگەڵ ئەو ئافرەتەیە ئەڵێن کاکە کوڕەکەی ماڵی خۆیانە وەک کوڕی خۆیان وایە چەند ساڵە خزمەتیان دەکا لە ماڵەوە وەکو کوڕی خۆیان حسابیان بۆ کردووە تەنانەت مێردی زولەیخا کە بە زولەیخا ناسراوە ئافرەتەکە عەزیزی میسر کاتێکە هاتە ژوورەوە ئەگە کراسەکەی یوسف نەدڕایە هەر گومانیشی لێ نەدەکردن چونکە هەموو ڕۆژە لەگە خێزانەکەی بەیەکەوە بوون لەسەر سفرە خوانێک نانیان خواردووە واتە یوسف هیچ مەترسیەکی لەسەر نییە خراپەکەش یەخەی پێگرتووە ئافرەتێکی شۆخ و شەنگ داوای لێ دەکا ئەڵە قالە هەیتە لەک ئامادەیە هەموو شتێکت بۆ ئامادەیە وەرە ئامێزمەوە بەڵام یوسف دەفەرمێ قالە مەعاذ الله
پەنا دەگرم بەخوا لەو کارە پیسە قال معاذ الله ئەخە خوا دەمان بینێ چۆن خیانەت لە شەرەفی پیاوێک بکەم کە بەنانی ئەو گەورە بووم کە وەکو کوڕی ماڵی خۆی حسابی بۆ کردوم قال معاذ الله ئەی خوا الحەمدولله یوسف ئاساکان هەن ئەی ئەو کەسانی کە ئێستا ئەم بەرنامەیە دەبینن دواتر دەیبینن لە ئەوروپان لە ئەمریکان لە هەر شوێنێکی سەرزەویدان لە غوربەتان خراپەکردن بەلاتانەوە ڕەن بێ یەخەت پێ بگرێ بۆ ئاسان بێ تۆ لەبەر خوا بەهەشتی خوا بەوە دەست دێنی شەرم لە هیچ کەسێک ناکەی هەموو کارەکەش بە ئاسانی دێتە بەردەستت بەس بیری قیامەت دەکەیتەوە ئەی خوا ئەی وەستان لە دیوانی خوادا ئەی حساب و کتاب یا ڕەبی خوا تەوبە بێ قال معاذ الله کچی واشمان هەیە یەخەی پێدەگرێ ئاوا خۆی دەپارێزێ خۆت هەڵسەنگێنە بتوانی غەش بکەی پشتت هەبێ نەشترسی بەڵام بەبەر خوانەیکەی معاشێکی بندیوارت بۆ ببڕدرێتەوە ئەوەندە جورئەتت هەبێ بەس لەبەر خوا بەدەستی خۆت بچی بیبڕی مافی کەسێک لایە پارەی کەسێک لایە متمانەی پێت هەبووە نووسراو نییە شاهید نییە مناڵەکانی خۆی ئاگایان لێ نییە ئێستا لە وڵاتەیە شتیوە هەیە کابرا متمانەی بە کوڕەکانی خۆی نییە لای ئەمیندارێک دەڵێ ئەوەندە پارەم هەیە تکایە با منداڵەکانم نەیخۆن بەخوا بە مانگێک بەشیان ناکە بەم لاولای دادەن ئەمە نە شاهیدی هەیە نە نووسراوی هەیە بەس دەبەر خوا متمانی بەو کەسە هەبووە ئایا ئەگە مرد جورئەتی ئەوەی هەیە پارەکە تەسلیم بە کەسوکار و بە خێزان و منداڵەکانی بکاتەوە خۆ کەس ئاگای لێ نییە بەس خوا بەس حیسابی لای خوا ئەگە تۆ کەسێکی لەوانە بزانە خۆت بخەبەر سەر تەرازوەکە زەکاتی ماڵی خوا لە ماڵەکەتدایە کە حیسابی دەکەی نەفست پێت دەڵێ زۆرە کوڕە بەخوا و پارەیە زۆرە دا کابراکە کەمی هەبێت لە ملیۆنێکە ئاسانە 25,000 دەرکە بەڵام خەڵەکە بۆ کە دەگاتە 1000 دەفتەر و ئەوانە کە حیسابی کردوکت بەخوا مامۆستا زۆرە یعنی هەر چەندەکە دەستی تێی ناچێت لەو وەختە ئەی خوا ئەخر ئەو خوا لەو شەریعەتە ئەو مافەیدانەوە بۆ فەقیر و هەژار ئەی من ڕۆژە دەچمەوە حیساب و کتابم لەگەڵ دەکرێ ئەخوا حەلانی کەم حەقا شەرعیەکەیە کە دەریکەم بەسەر نەفسی خۆت ئازاڵ بووی ونهى النفس عن الهوى وتنە شەیطان بەنعلەت بێ هەر ئەتەوێ خێر بکەی لە کاتی خێرکردنە تۆ لە بینی دوو شتای نەفست پێ دەڵێ مەکە حتا بڕوا بکە هەند جاری وایە شتێکت بەدەستەوەیە ئەتەوێ 15,000 بکەی بەخێر نەفست پێ دەڵێ زۆرە دەی بکە بەخێر 5 بژێڕەوە جار هەیە بتەوێ خۆراکێک بکەی بەخێر نەتبینیوە لەو کاتەیە دەبێ بەسەر نەفس ئازاڵبی ئەڵێ شتێکی لێکەمکەوە ئەوە زۆرە دەی دوو دانەی تری لێ بجێڕەوە هەمووی مەکە بەخێر خۆت پێویستت پێ دەبێ مناڵەکانی خۆت لەو کاتەیە ئەگە بەسەر نەفسی خۆت ئازاڵبی وتن لەبەر خوا ئاخر ڕۆژێ دەچمە بەردەمیان خوا نە دنیا دەمێنێ نە دینار دەمێنێ نە دۆلار و پارە و منداڵ دەمێنێ ئەی خۆم ئەی خۆ دەبێ خۆشم خۆش بوێ ونهى النفس عن الهوى بە نەفست بڵێ گڵۆپی سوور نابەزێنم چونکە کاتێک کە بەزاندم مافی خەڵک پێشێل دەکەم خەڵکیش دێتە مافی منەوە بە یەکدادان ڕوودەدا دەوەستم لە سنووری خۆمدا ئەی نەفس هەتا ئەم شوێنە هی منە ناتوانم لەوە زیاتر بڕۆم چونکە دواتر خەڵکیش دێتە سنووری منەوە ژیانم و خۆشم و خەڵکیش دەکەوێتە مەترسیەوە خوا دەفەرمێ هەر کەسێک ئاواشیە لەبەر خوا لەبەر ترسی قیامەت و حیساب دەستی لە خراپە جێڕایەوە پارەیەکت دۆزیوەتەوە بەس لەبەر خوا لەبەر کامێرە نەدڕوانی بزانێت داخۆ لە هیچ شوێنێکەوە کامیرەیەکی لێ نییە دواتر دەمدۆزنەوە هیچ کامیرەیەکی لێ نییە هیچ کەس نازانێ بەخوا محتاجیشی پێی پارەکەش زۆرە چەند مرد هەیە لەم کوردستانە ئاوا بەدوی خەڵکا دەگەڕێ ڕادیۆ بە ڕادیۆ تەلەڤیزۆن ڕۆژنامە بەڵکو و خاوەنی پارەکە بدۆزێتەوە بەخوا خۆشی محتاج بووە والله گەنجم بینیوە بە دەفتەر دۆلار چەند دەفتەر دۆلار لە کاتی سەیران و سەفرەدا کابرا لە ماڵەوە لە ترسانە دز نەی با بردوویەتی لەوێ لە بیری چووە ئەبێت چه ئاژاوێکی خێزانی دواتە دروست بێ گەنجێک چلورەی فرۆشتۆتە بە دۆرێک بەدەستەوە ڕۆژانەکەی لەوانەیە 15,000 دەستی کەوت پێ لە ماڵەوە ماڵێکی ڕەش و ڕوود کون بە کون گەڕاوە هەتا ئەو خاوەن پارەی دۆزیوەتەوە خۆ هیچ کەسێک ئاگای لێ نییە لەو پەڕی پێویستیدایە موژدەن لێبێ خوا دەفەرمێ فەئینە الجەنەتە هی المەوا تۆ جێگات بەهاشتە لە دوای ئەم وتارە ئومێدەوارم جەناب دەگەر ڕۆیشتیەوە یان لە مزگەوتە یەک دەقە چاو لەسەر یەک نییە بە شریتی تەمەن تا بچۆوە جارێک بووە لەبەر خوا واز لە حەرام بێنی جارێک بووە لەبەر حیسابی قیامەت و حزوری خوای پەروەردگار زەجری نەفسی خۆتت کرد بێ و شکاند بێتەوە بە قسە نەکرد بێ ئەگە هەتە دڵت بە خۆت خۆش بێ ئەگە دڵت بە خۆت خۆش بێ خوا فەرمووی فەئینە الجەنەتە هی المەوا بەڵێ بەڕێزان بەهەشت گاڵتە نییە بەهەشت بڕوای پاکی دەوێ
کردەوەی جوان و چاکی دەوێ یەقینێکی پۆڵاین و دڵێکی بێباکی دەوێ ئەو بەهەشتا بەخشینی سامانی دەوێ لەگەڵ نوێژە حەجی کەعبە و ڕۆژووی ڕەمەزانی دەوێ تەسبیحات و مناجاتی ئێوارە و بەیانی دەوێ سەردان و یارمەتیدانی دراوسێ و خزمانی دەوێ نازی منداڵی هەتی و خەڵوەتگەی شەوانی دەوێ لە تاو ڕۆژی نەفسی نەفسی فرمێسک و گریانی دەوێ کە دەم لیگ دەکا بۆ حەرام کە دەم لیگ دەکا بۆ حەرام خۆگرتن و کسبە و خەڵقرچانی دەوێ بزانە کەوتویتە مۆقیفی واوە دەمت لیکی کردو بۆ ئەو حەرامە ئەوەندەت حەز لێی بووە بەڵام دانت بە جەرگی خۆتاناوە قرچەل لە جەرگەوە هاتووە کە لەبەر خوا دەستت کێشاوەتەوە ئەگەر ئەوەت هەیە لە ژیان تا تەفتیشێکی خۆت بکە زۆر دڵت بە خۆت خۆش بێ موژدەیەک بە خۆت بدە لەلایەن خواوە فەئینە الجەنەتە هیە المەوە بەو خوا تۆ بەهەشتی ئەو قرچەیە لە قرچەی جەهەنەم ڕزگارت دەکا کە دەم لیگ دەکا بۆ حەرام دەڵێی نە ئەم دنیا هەروە ڕوون نابێ ئەم چوار ڕۆژە خوا ئەزانێ ئەم شۆدەگەی نەبەیانیان نە ئەی چۆن بچمەوە دیوانی خوا هەر کەسێ ئەو حیسابە بکە دڵی بە خۆی خۆش بێ خوا لە زۆرێک لە گوناهەکان بینی خۆی و خوا بەندەکانی خۆش دەبێ جێگەت بەهەشت دەبێ با بچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بزانین سەحابەکانی پێغەمبەر ئەم دینە بەو یەقینە گەیشتە ئێستا ئەبێ بەو یەقینەش ئێمە لە خزمەت بەهەشتا بین بەویستی خوای پەروەردگار زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم شاری مەدینەی منەوەرەیە شاری مەدینەی پڕشنگدارە خۆشەویست لە ناو سەحابەدا دەژی کوڕێکی گەنج بە هەتیوی گەورە بووە بەبێ باوکی بەڵام کوڕێکی ساڵح سەرپەرشتیاری کۆمەڵە مناڵی بچووکی تری براو خوشکی دەکا لەگەڵ دایکیا دەکەونە باسێکەوە کوڕە شیرینەکەم وا منداڵەکانمان خەریکە وردە گەورە دەبن تۆش لە شوێنی باوکتی لەگەڵ ماڵی دراوسێکەمانە ئێمە لە باب و باپیرانەوە باخە خورمامان لە بەینایە مڵکەکەمان ئەوە هاتوچۆی پیا دەکەین هەوکو لادیەکانی خۆمان لەوەشی هەر هیچ لە بەینانە بووە بەس ئێستا مناڵی ئەوان گەورە دەبن هی ئێمە گەورە دەبێ تخوا با نەچنە ناو باخەکەیانەوە با زەرەریان لێ نەدەین با زەرەرمان لێ نەدەن کوڕی شیرینم وەرە با دیوارێک دروستکەین بەڵێ دایەگیان بەخوا قسەکەت ڕاستە بەڵام کاتێک کە وەستا دێن و تەنافی لێدا یەکێ لە داری دراوسێکەیان دێتە ناو شوێنی دیوارەکەەوە یان دەبێت ئەوە حەڵقەیەکی بە دۆرداکەی کە دیسان ئەمە ناکرێ یان دیوارەکە دروست نابێت وەیە کوڕی گەنجی تازە پێگەیشتووی بێباوەک بە ئەدەبەوە دەچێتە خزمەت کابرا مامەگیان کوڕم بەخێر بێ وەڵڵاهی مامەگیان هاتووم یەک تەکلیفم هەیە دەی کوڕم چییە تەکلیفەکەت ئێمە لە بە ئەو باپیرانمانەوە دراوسێ مڵکین و هەموو شتێکمان تێکەڵە و لەخوا بەزێ بە عاجزیمان نەبووە دەی کوڕم وایە وەڵڵاهی یەک تەکلیفی بچکۆلەم هەیە ئەو دارە دەکەوێتە سەر ڕێگاکە بۆ حرمەتی ئێمەش و تۆش دایکم بڕیاری دابوو کە دیوارێک دروستکەین دەی وەڵڵا منیش پێم خۆشە دەڵێ بەڵام ئەو دارە نایەڵێ ئەو دارە تۆزە ترازاوە هاتۆ تا نزیک مڵکەکەی ئێمە بەڵکو گەردنمان نازاکەی بچێتە ناو مڵکەکەی ئێمەوە کابرا کە تەماح دێتە پێشەوە ئەنجا کوڕم نامێنێ نانە بابەجان خۆ من دارم نەدۆزیوەتەوە تۆ ئەزانی ئەو دارە لەکەیەوە خزمەت دەکرێت تا ئێستا وای لێ هاتۆ بەری گرتووە بە خواشتیوە نابێ دەی قوربانجان پێمان بفرۆشە وەڵڵی هەر شتێک کۆ دەکەیت بفەرمووی ناچارین ئیتر ئەم دیوارەک لە بینی من و تۆدا کە دروست دەکرێت ئەم دارە ڕێگرە چەندە فەرمووی کۆی دەکەینەوە پارەکەت دەدەینێ بابە جاندار چۆن دەفرۆشرێ چۆن مڵک دەفرۆشرێ وەڵڵا هەموو دنیام دەی تێ نایفرۆشم دا جارێک دوو جار ئەم تەکلیف ئەو تەکلیف کابرا نابیستێ هیوا هەیە زۆر نەبیستێ بە پارەش هیچی لەگەڵا ناکرێ یاخوا تووشی دراوسەی ئاوانەبی ژیانت لێ تاڵ دەکا هیچ شتێک لەگەڵیان ناوترێ کە تەما حاتە پێشەوە باوکی بە هەزای دیناری تەبع دەگۆڕێتەوە ئێتر لەم کاتەیە ئەم گەنجە دەچێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا فریامان کەوە شتێکی ئاوایە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کوڕی خۆم بڕۆ بە شوێنێ بانگی کە بانگی یەکا و پێغەمبەری ئەم کوڕە دەژێڕێتەوە وەکو خۆی ئەم کوڕە هاتووە ئەڵێ من دیوارێک لە بینی خۆم و ئەوا دروست دەکەم بەڵام ئەم دارە ڕێگرە نە پێم دەبەخشێ نە پێم دەفرۆشێ ئەها کەسێک قسەی بۆ کردی ئەبێ بەرامبەرەکەش تێبگا لەوە چە قسەکان ڕاز نەبن بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی گوتووە هەمووی ڕاستە
پێغەمبەری خوا دەفەرمێت دەی من تەکلیف لێ دەکەم ئەو دارە بۆ کوڕە گەنجە بفرۆشە لەسەر کۆمەڵە مناڵە شوێنی باوەک دانیشتووە لەسەر دایکێکی ڕووسور بە حیا و حرمەتەوە هەر بۆ حەقی دراوسەیەتی بۆ خۆشەویستی نێوانتان زۆر بە زمانێکی شیرین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی دەفەرمێت دەی ئەم دارەیان پێ ببەخشە با بێتە مڵکی ئێوان و لەو کێشەیە ڕزگاریان بێ و دیوارەکە بەڕاستی دروست بکرێ و پێچ و پەنای تێ نەکەوێ وەڵڵی پێغەمبەری خوا نایبەخشم پێغەمبەر سێ جار تەکلیفی لێ دەکات هەر بە قسەی ناکە هەر پەنا بەخواڵە بەخوا نایدەم پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت أعطيه النخلة ولك بها نخلة في الجنة والله ولا زمانت دەدەمێت تۆ ئەم دارەی پێ بەخشە درەختێک خورمایەکی ناو بەهەشتت خوا پێ خەڵات دەکا ئیتر قسە لەمە زیاتر خوا لە بەهەشتا بە زەمانەوە داری بەهەشتت دەداتێ لە باخی بەهەشت دارێکت بۆ دەڕوێنێ و پێشکەشتی دەکا لە زیاتی ئەوە قال لا وتی بەخوا هەر نایکەم لە بەهەشتیشا بمدەنێ داری خۆم نادەم لەو کاتەدا کۆمەڵە سەحابیش لە مەجلیسەکەیانێکە لە سەحابەکان ناوی ئەبوو دەحداحە ئەبا دەحداح یەکێکە لە سەحابە بایبەرزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاوێکی زۆر دەوڵەمەندی بەدەست و دڵ بووە دەبیستێ پێغەمبەری خوا زەمانی یەک داری ناو بەهەشت دەکات دەی یعنی چی یعنی تۆ دەچێ بەهەشتەوە زەمانت هەیە کە دارێکت هەیە لە بەهەشتا خۆ دارە ببێ خاوەنەکەی لەوێ نابێ یعنی تۆ زەمانی چوونە بەهەشتت بۆ مسۆگەر بوو دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کابرایە زۆر نەبیستە ئەگەر من ڕازی بکەم و دارەکەی لێ بکڕم بە هەر سیعرێک بێ بیدەم بەو کوڕە گەنجە و لەو کێشەیە ڕزگاری کەم تۆ زەمانی دارێکی بەهەشتم بۆ دەکەی بۆ من پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم بەڵێ خۆڵ بە خۆڵی کابرا دەکەوت کاکە با بڕێین بۆ لاوەرە دوو قسەی خێر بکەین کاکە نایفرۆشم بابە مەیفرۆشە پێی دەڵێ بەقەدەر 3 دار بەقەدەر 10 دار بەقەدەر 20 دار دەڵێ بەخوا بە هەموو دنیا نایگۆڕمەوە داری خۆم دەفەرمێت باخێکم هەیە باخەکەم لە فڵان شوێنە ئەوەی هەرچی بازرگان و دەوڵەمەندە ئاواتی پێ دەخوازێ ئەڵێت بەڵێ باخەکەتم بینیوە ئەو باخەی تۆ هەر دەڵێت چاوی کوێری پێڕۆشن دەبێتەوە ئەوەندە جوانە ئەوەندە خورماکەی خۆشە دەفەرمێت تەواوە 600 دار خورمای تێدایە هەمووی هاتۆتە بەر یەک کانی و بیر و ئاوی سازگاری تێدایە هەر شیرینە لێی بخۆیتەوە یەک خان و ڤێلای جوانم تێدا دروست کردووە هەمووم ڕازاندۆتەوە بە ئەنواعی میوە و بێستان و شتی جوان وەرە تۆ ئەو دارە بدە بە من کلیلی ئەو باخەت دەدەمێ سبحان الله يعني وەرە ئێستا بیەنە بەرچاوت گەورەترین مەزرعە بە هەموو تەرتیباتێکەوە بیدێ بە کابرایەک لە پێناوی یەک دارە دارەکەش لەم دنیانیە لە بەهەشتایە ئەم یەقینەیە کە چاوی لێیەتی کابرا دێتەوە لە خەڵکی نە بە شاید من ڕازیم ئەو باخە یعنی تۆ ڕازی هەر هەمووی بدەی بە من ئەڵێ دەچم هەندێک جلوبەرگ و شتم لەوەیە پێداویستی ماڵ ئەوانە دەبەمە دەرێ لە منەوانم ناوێ باخەکەم دەوێت دەڵێ هەمووتان بە شاید بن مامەڵە ڕێککەوتین بەڵێ ڕێککەوتین تەواو بڕایەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە ئەم دارەهی ئەو گەنجەیە کاکە بڕۆ دیواری خۆت بکە بە ئیسراحەت ئەوە ماڵی تۆیە ئەوە ئەم باخەش هی فڵان کەسە و ئەوە بوو بە موڵکی تۆ بەهەشتا پێغەمبەر دەفەرمێ کوڕە نەک دارێک چەندین داری بەهەشتە لەلایەن خوا بۆ مسۆگەرە جا پێغەمبەری خوا فەرمێ لە حەدیثەکە نە جارێک نە دوو جار نە سێ جار تا ئەو سەحابە ڕۆی فەرمووی ئای لەو خۆشبەختیە ئای خوا چیت پێ دەبەخشێ لە بەهەشتا ئای خوا چیت پێ دەبەخشێ لە بەهەشتا کابرا ڕۆیشتەوە لە بەردەمی دەرگاکەوە گوێی لێبوو مناڵەکانی یاریان دەکرد لەگەڵ دایکیانە و لەسەر جواری جوالانە بوون و ئەو هەموو سێبەر و ئەو ئاوە خۆشە ئەو خانوە ڕازاوە هەل لە دەرگاوە وتی ئوم دەحداح مناڵێکی ئەوە ناوی دەحداح بوو دایکی دەحداح وتی گیانە پیاوەکە هاتیەوە یەخوا بەخێر بێیتەوە وتی گیانەکەم خۆت کۆکەوە مناڵەکان کۆبکەوە باخەکە بەجێ بێڵن باخەکان فرۆشت ئەو باخەی چەند ساڵە بنیاتمان ناو هاتۆتە بەر هەموو ئێستا تیا ئیسراحەت دەکەین لە چاوتروکانێکە مڵکی ئێمە نەما شنەکەی دەمداوە چەقێنێ و چاو زەق دەکاتەوە بۆ خاتری خوا پیاوەکە چۆن فرۆشتت چۆن چێ دەستی هات لەم باخە بە چ پارەیەک بیفرۆشی ئەزانی بە چیان فرۆژنەکە ئەڵێ نەوەڵای گیانەکەم نازانم دەفەرمێ بەخوام فرۆشت بەخوام فرۆشت و ڕەسوول الله زامنە یەک داری بەهەشتمان دەداتێ لە قیامەتە ئەو ژنە ئیماندارە کە باسی بەهەشت و باسی زەمانی پێغەمبەری خوا دەکا و معاملە لەگەڵ ئەڵڵایە دەفەرمێ الله ئەکبەر ربح البيع يا أبا دحداح الله أكبر قازان جێکمان کردووە یا ڕەبی دەستەکانت خۆش بێ بوو دەحداح ئەو ژنەش لە مێردەکەی بە ئیمانتر بووە یا ڕەبی دەستت خۆش بێ پیاوەکە بەخوا گرەوەکەمان بردەوە تەواوە هەر خێرا جلوبەرێک دەپێچێتەوە مناڵەکان وەرن ئەگاتە سەر دەرگای حەوشەی ماڵەکە گیرفانی مناڵەکانی دەپشکنێ ئادەی بزانم خورما میوە شتێکتان لە گیرفانان نییە میوەژێک چوالەیەک گوێزێک هەر هەمویان لێ دەستێنێتەوە دەیخاتەوە سەر سەکۆی باخەکە دەڵێ ئەوە موڵکی ئێمە نەماوە
مناڵێک دەنکێ خورما دێنێ دەیخاتە دەمیەوە دەست دەکاتە دەمیەوە دەری دێنێتەوە ئەڵێ کوڕی شیرینم هذه ليست لنا هذه لرب العالمين ئەوە مڵکی ئێمە نەما ئەوە تەسلیم بەخوا کراوە مامەڵای لەگەڵ خوا دەستی پیاوەکەی دەگرێت دەست دەخەنە دەستی یەکەوە ئەفەرمێ ئەو ئاەتەی سوورەتی یاسین دەخوێننەوە خوای پەروەردگار لە سوورەتی یاسینە دەفەرمێ إن أصحاب الجنة اليوم في شغل فاكهون هم وأزواجهم في ظلال على الأرائك متكئون لهم فيها فاكهة ولهم ما يدعون سلام قولا من رب رحيم ئەم ئاەتان بۆ یەکتر خوێندەوە دەستیان لەناو دەستی یەکا بوو پیرۆزبایان لە یەکتر دەکرد وتیژنەکە ها خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێ هاوڕێیانی بەهەشت واتە بەهەشت وەکو ڕەفیقێک وایە بۆ ئەو کەسانی کە دەچنە بەهەشتەوە هاوڕێیانی بەهەشت ئەو ڕۆژەی کە داخڵی ناو بەهەشت دەبن ئەوەندە لە خۆشیدان ئاهی کەسیان نامێنێ مەشغوڵ دەبن هەر کەسیان لەبیر نامێنێ ئەی خوای ئەو قەسرە ئەی خوای ئەو شەلالەیە ئەو دارە ئەو میوەیە ئەو هەموو جوانیە في شغل فاكهون بس خەریکی لەزەت وەرگرتنن هەر چاو لەزەت وەردەگرێ گوێ لەو هەموو دەنگی بولبول و کەناری و ئەو هەموو ئاوازە خۆشە هم وأزواجهم وتی ژنەکە ئاوا دەست دەخینە دەستی یەکەوە لە بەهەشتیشە لە تەنیشمەوە دانیشی هەردووکمان بەیەکەوە ئەزانی خوا دەفەرمێ لەسەر کورسی و قەنەفەی ڕازاوەی بەهەشت خوا ڕێک مەشهەدەکە تۆمار دەکا متەکیئون ئانیشتان داداوە چونکە بۆ خوا نافەرمێ بە پێوەن ئینسان کە بە پێوە بوو واتە نیشانەوەی بۆ کار دەڕۆوانیە کە بە پێوە بووی ئامادەی بەرەو ئیشێک بڕۆی بەرەو ماندووبوون بڕۆی ئەی کە ڕاکشای یعنی ماندوو بووی دەتەوێت ئیستراحەت بکەی کارەوە با تۆزە ڕاکشێم واتە ماندوو بووم بەڵام ئەگە کەسی ئانیشکی بۆ دادا پاشاکان ئانیشی دوو سەرینی کوردی درێژ دەخات و ئانیشکی بۆ دادا یعنی لەو پەڕی مرتاحیدام خوا دەفەرمێت لە بەهەشتا تۆ لەو پەڕی ئیستراحەتای بۆیە نە ڕاکشاوی نە بە پێوەی ئانیشکت دادا و خێزانت دەستی لەناو دەستا لە تەنیشتەوە ئەمجار خوا دەفەرمێ لەهم فیها فاکهەتون سەی وردی قورئانکەن کۆمەڵە میوەی زۆر جوانی هەڵبژاردە لەبەر دەستیاندا خوا باسی گۆشت و برنج و شلەوانە ناکە بۆ ئەوانە لەسەر برسێتی دەخورێن تۆ برسی نییە لە بەهەشتا میوە بۆ لەزەت دەخورێ یعنی بەس بۆ لەزەت دەخۆی هەر بۆ خۆشی وەلەهم ما یەدعون نەوەک شتێکت بۆ دانەندرابێ هەر نەفست بۆی بڕوا خێرا فریشتە لە بەدەستا ئامادەی دەکا هەر چی تۆ تەڵەبی بکەی حازرە لە هەمووان خۆشتر سلام قولا من رب الرحيم خوا بۆ خۆی سەلام لێ دەکا سبحانه وتعالى بەدەنگی خوا دەبیستی خوا دەفەرمێ سەلامت لێبێ لەلایەن پەروەردگارێکەوە ڕەبی بەکارهێنا ئەو خوایەی تۆی لە ناو سکی دایکتەوە هێنایە بوون لەسەر زەوی بە خێوی کردی قورئانی بۆ ناردی پێغەمبەرانی بۆ ناردی مزگەوتی بۆ دروست کردی ڕێنمایی ئاینی دایە باسی بەهەشتی بۆ کردی ئەمڕۆ هێناویە ناو بەهەشتەکەشەوە ئەو خوایە میهرەبانە لەگەڵت ترست نەبێ قەت ئەم خۆشیەت یەک ناچێ جارێکتر لە دنیادا باخەکەت لەوانەیە بیرەکەی وشک بێ لەوە چی ئافەتێک لێدا لەوە چی کولەبی خوا لەوە چی خۆت بمری لەوە چی خێزانت بمرێ دڵنیابە ئەم خۆشیەت قەت قەلەتێک ناچێ ژنەکەی وتی پیاوەکە ڕاست دەکەی ئومێدەوارم تەواو بەهەشتی خوامان بۆ مسۆگەر بوو ئای کە دڵخۆشین هەموو سەروەتەکەی لە پێناوی درەختێکی دنیا بەهەشتا بەخشی بە زەمانەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆزگە ئەو کەسانەی کلێرن کە گوێیان لە موتارەیە والله دەتوانن کۆشکی بەهەش بکڕی بەس ئاوڕ لە فەقیرێک بدەوە وەرە براکەم ئاسانە ئەو بەهەشتا بە بەخشینێکی ئەمڕۆ زەمانەکەی دەخەیتە باخەڵتەوە لەو کاتە ئەم ئاەتانی سوورەتی یاسین بێنەوە خەیاڵی خۆت بزانێت چ لەزەت و خۆشیەکی هەیە یا ڕەبی خوایە داوا لێ دەکەم خوایە داوای بەهەشتت لێ دەکەین خوایە داوای بەهەشتت لێ دەکەین خوایە ئەم دەستە بەدەست نوێژانە لەم شەوەدا لەم قەدرانەدا لە ماڵی تۆدا بە هیچ شتێک ڕازی نابین خوایە بە بەهەشت نەبێ یا ڕەبی خوایە بەهەشتمان لە تۆ دەوێ یا ڕەبی خوایە بەهەشتمان لە تۆ دەوێ یا ڕەبی خوایە بەهەشتمان بەنسیب بکەی پەروەردگارە لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی پەروەردگارە لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی یا ڕەبی خوایە ئەوانەی کەوا بەجیان هێشتوین لە ئەهلی ئیمان و ئەهلی مزگەوت و خواناسی یا ڕەبی خوایە جێگایان بەهەشت بێ خوایە ئێستا لە بەهەشتی بەری نابن خوایە لە ئاگری دۆزەخ بە دووریان کەی یا ربی خواه شفای نەخۆشەکانمان بۆ بنێری خوای ئەوانەی نەخۆشن خواه شفای بەخێریان بۆ بنێری ڕحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات
والله يعلم متقلبكم ومثواكم